ساڵ جیاواز لە ساڵی کار زۆر بە جددی و زۆر بە گەرم و گوڕی هەموو یەکەی ئیداری سلێمانی لە جەناوی پارێزگارەوە بیگرە لە ژووری بازرگانیەوە و هەروەها لە تەندروستی و هەموو لایەنەکانی دیکە بەڕاستی زۆر بەدەممانەوە بوون و زۆر بە هەماهەنگێکی تەواو هەیە لە نێوانماندا و چەند کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە بۆ ئەوەی کە ئەو ڕێکارانەی کە پێویستە بیگرینە بەرەو بە هەماهەنگی هەمووان بۆ دوجاریش وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان زۆر پشتگیری کردین و ڕێگەی پێداین کە ئەو چالاکیە ئەنجام بدەین و هەروەها سپاس بۆ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی ناوخۆش کە کار ئاسانی باشیان بۆ کردوون بۆ هاتنە ناوەوەی ئەو بیانیانەی کە ئایانەوێت لە ڕێی فڕۆکەخانەکانەوە بێنە هەرێمی کوردستان.